هەهێ لێرەدا چ دەوێت ناپیاوی شۆڤەر هیچ من لێرەوە غەڵەتت کرد تەنیا جارێکی دیکە تۆ لێرەدا ببینم زیندوو نامێنم تێگەیشتی ڕێڵە تانگو باس ماتیوس خەوەنشکۆ جلیۆس لازەویلی جولەکە هەوڵگلێکەیە لێرە چی دەکەی مەگە بە تۆمە کوتبووگە ئەگەر لا دنیا بێت بەڵێ فەرمووت بەڵام تاوێ لەمە بەرکابرایك بە دروشکەوە ئەوی دەرکرد ئەمنیش بە پای پیادە نەم دەتوانی بە دوایە بڕۆم دەی بۆچی پیادە؟ ئەخر قوربان نیازم بە ئەسپ نەبوو وام نەدەزانی کە ئەو دەرباز بێ چۆن لەم کۆشکەوە هەواڵەکان گەیشتوەتە دەرەوەی کۆشک دروشکە چێکەت ناسی؟ دەموچاوی خۆی داپۆشی بوو بەڵام وابزانم دروشکەی جەنابی ماکسیمیلیان بوو ماڵی ماکسیمیلیان خەژەر چاوە دیری بزانە دروشکەکە هەرەوە یانە بڕۆ بەسەر چاو قوربان گەرمەوە بۆ شار نیگەران مەبن هێشتا دەرفەتمان هەیە ئەمن ببەخشن خاوەنشکۆ دەتوانم پرسیارێکتان لێکەم ماتیوس تۆ نزیکترین دۆستانی منی هەرچی دەوێ بپرسە دژمنی ئێوە لەگەڵ ماکسیمیلیان لەبەر چیە و لەکەیەوە دەستی پێکرا چۆنکو متمانم پێتەوێ دێڵێ من چند ساڵ بوو کە هێلێنم خۆش دەویست و دیوکلیتیانوس لەم کارە ئاگادار بوو بەڵام بە هاتنی ماکسیمیلیان دیوکلیتیانوس دوو دەستی کچێکی پێشکەشیەوە کرد من هەر لەو ڕۆژەوە بڕیارمدا کە پیشان بدەم ماکسیمیلیان شیاوی هێلێنی نییە وە خەیانەتکارێک زۆرتر نییە وە دەستێ لەمێنم باڵگەگەلێکیشم لەوە کۆ کردوەتەوە کە لە گوزارشێکدا بە دیوکلیتیانوس دێڵم ئەگەر سەرنجی نەدا گزارشی دووهەم دەنووسم بۆ ئەمپراتور ئادریانوس بۆچی جەنابی دیوکلیتیانوس و خاتو هێلێن ماکسیمیلیانیان بەسەرەوەدا هەڵبژات ئەمە دەچێتە سەر دەسەڵاتی هەر کام لە ئێمە لە ڕووندا ماکسیمیلیان کوڕی سەناتۆرێکی ڕوومیە و من کوڕی ئەفسەرێکی قەدیمی ئەرتشی ڕوومن کامان دەتوانی پشتیوانێکی باش بۆ حکوومەتی دیوکلیتیانوس بین بەداخەوم قوربان لێگەڕێ
ئێمە بۆ کوێ دەڕین گالووس؟ ئێوە دەبێت بە ماوەیەک لە شار دوور بن. چۆن؟ دڵستان پڕە لە حەشارگا. ئێوە چەند ڕۆژێ خۆتان بشارنەوە تا وڵات ئەهوەن دەبێتەوە. بەم چەشنەی ڕوومیەکان لە ئێوە غافڵ دەبن. من هەموو ڕۆژێ بۆ ئێوە خۆراک دێنم. نا، من تەنیا نیم. نابێ لە بەرگانی خۆم ئەرکی سەرشانم لەبیر بەمەوە. تۆبوونەوە و بانگێشتن لە خەڵک درەنگ نابێ. پاشانی دەرفەتی ئەم کارەمان هەیە. بەڵام من و هەوایینەکانم 3 ڕۆژی دیکە لە قەبرستاندا یەکتر دەبینینەوە. کەوایە دەبێ ئاگامان لە خۆمان بێ. نیگەران مەبە گالووس. دەکرێت تاوێ گوێ ڕاگری بۆ قسەکانی من؟ گوێڕا دەگرم. نا، گوێ ڕاناگری. نازانم وای لەنەو کام دنیادا. ڕاستەکەی بم بوو هاتنە. هەواڵی هاتنی ئەمپراتور بۆ فیلادلفیای مێشکی بە تەواتی بە خۆی خەریک کردوم. تەنیا بەسە هەڵەیەک بێتە پێش هەموو شتێک خراپ دەبێت تەواوی هیواکار من بەجارێکدا پوچەڵ دەبێتەوە هاتنە. بریا بەجێگەی ئەم هەموو بەرزەفڕیە کەمێکیش سەرنجی کاروباری گرینگت دابە. هاتنە تۆ نازانی کە هاتنی ئەمپراتور بۆ ئێرە چەندە دەتوانێت بناغەکانی حکوومەتی من لە ڕوومدا بتە و کاتەوە. جگە لەمەش میرەوەریەکی زۆرم بۆ زیندوو بووەتەوە. چ ڕۆژانێکم لەگەڵ ئادرنیانوستا هەبوو. هەروە دەزانم دوێنێ بوو. شەڕی بەین النەهرەین چ شانازیێکی گەورە. لەو کاتەدا من لە فەرماندەرانی لێژیۆن بووم. ئادرنیانوس فەرمانیدا کە مەلەکانی فالگرتنیان دەرهێنا و کە هەندانی کردە بەریان. ئای خوددا بە چ تا مەزرۆیەکەوە دەیان خوارد. ئەمە نیشانەی ئەو بوو کە ئەو شەڕە بە قازانجی ئێمە دوایی دەهات. هاتنە سەرکەوتنیشی گەورەمانی پێشدا بوو. چ بەخت و ئێقباڵێ، چ بەخت و ئێقباڵێ. بە دوای ئەوەدا ئادرنیانوس بە دڵنیاییەوە چەند هەنگاوێک بەرەو شار ڕۆیشت و بە دەنگی بەرز هاواری کرد. ئاهای ئەگەر خودایانێک لەم شارەدا هەنگوێ بۆ من ڕابگرن، من لە ئێوە داوا دەکەم کە لە ماڵەکان و مابەدەکانی شار دوورکەونەوە و فرمێسکی خەمیان بۆ دابڕێژن و لە بەرامبەری نێزەکان، تیرەکان و شمشێرەکانی ئێمە لەم خەڵکە بەرگری مەکەن و بهێڵن کە ئێمە بەسەر کەوتنەوە بینە ناو شارەکەی ئێوەوە. فاتح نەمکوت کە بە قسەکانی من گوێ نادەی؟ تۆ لە ئاواتەکانی خۆدا نۆخم بووی. زۆر باشە گوێ ڕادەگرم. هێستا بڵێ گوێ ڕادەگرم. وا دەزانی کە ئادریان چ کەسێ دەکاتە جێگیری خۆی؟ نازانم. مەگەر نەتکوت کە پیشینەی دۆستیت لەگەڵ ئادریان زۆرە؟ بیرەوەریەکانی ڕابردوم لەگەڵ ئادریانوس تاوێکی لە مێشکم ناچێتە دەرەوە. هەموو کاتێک بیری لێ دەکەمەوە. مەبەستم وە بیرهێنانی بیرەوەریەکانی ڕابردوو نەبوو. دەمەوەی بڵێم لەم دۆستیەت دەتوانین بە باشترین شێوە کاڵک وەربگرین. بە مەبەستی چامانجێک لە ئەو داوا بکەن لەبەر دۆستیەکانی ڕابردوو بۆ پاداشی نەجاتی یانی ئێوە بۆ جێگیری خۆی. هەرچەند ئامانجێکی زۆر بەرزەفرانەیە، بەڵام بۆ جێبەجێکردنیەوە دەکرێت هەوڵ بدرێت. زیانیشی نییە. بۆچی بەرزەفرانە؟ مەگەر لە لێ هاتووی و کارامەی خۆ دڕدونگی یا لە دۆستی ئادریان؟ هیچ کام. لە بڕیاری سێنای ڕۆم گومانم هەیە. وا دەزانم تەنانە دەگەر ئادریانوسیش قبوڵی بکات ئەوان قبوڵی ناکەن. بەڵام زیانێکی نییە. بەردەیکە و دەی هاویژین نازانی خاوەنچکۆ چەندە خۆشە پاڵدانەوە لەسەر تەختی خاتوونی هەوڵی ڕوون. ئەم ئاواتە هەموو کاتوا لە بیرروزێنمدا. کەوابوو پێشنیار دەکەم بۆ خۆشت هەوڵ بدەیت. شەڕۆن خێزانی ئادریانوس دەم سەفرەدە لەگەڵیدایە لەگەڵ ئەو دۆستایەتی خۆتدا بمەزرێتە. ژنان لە بڕیاردانی مێردەکانیاندا دەورێکی گرنگیان هەیە.
هەرچەند پێم خۆش نییە بیبینم بەڵام پێشنیارێکی خراپ نییە دڵنیا بە هەر ئەم کارە دەکەم علی جناب جولیوس درود بۆ خاوەنشکۆ دیوکلیتیانوس جەنابی جولیوس باسی شار بکە هەموو شتێک باشە تانیا نەگەرانی من لە ناوخۆی کۆشکە کە هەواڵەکانی دەگاتە دەرەوەی کۆشک ئاسوودە بن جەنابی ئادونیا ئیدی لە مەترسیدا نین ئێرە هێمنە ئەمە هەوڵجار نییە کە جەنابی ماکسیمیلیان من نەجات دەدا ئەو بەر لەمەش لەش و گیانمی پێکەوە ڕزگار کردبوو ئەم قسەیە شیاوی بیستنە چۆن من لە مبەلغێنی مەسیحی بووم و تەسلیسم ڕادەگەیان ڕۆژێکیان سەربازانی ڕۆمی لە کاتی قسەکردندا قۆڵبەستیان کردم بێگومان وەختی مردنم هاتبوو بەڵام جەنابی ماکسیمیلیان بە بیانوەیەکەوە منی ڕزگار کرد و هەر ئەم ئاشناییە بووی هۆی ئەوە کە من ببمە خوداپەرست ماوەیەکی زۆر پێکەوە قسەمان دەکرد و من زۆر شت لە ئەوە فێر بووم گالوس قەدری ئاغت بزانەوە پیاوێکی گەورەیە من بە باشی ئەو دەناسم کەوایە تۆ زۆر شتی لێ دەزانی من غوڵامێکی یونانیم 14 ساڵانە بووم کە بابی خاوەنشکۆ و ماکسیمیلیان ئەمنیان کردی و بردمیانە بۆ ماڵەوە ئەو یەکێ لە پایە بەرزەکانی سەنای ڕووم و یەکێ لە نزیکەکانی ئەمپراتور ئادریانوسە من شایەتی گەورەبوونی سات بە ساتی جەنابی ماکسیمیلیان بووم ئەو یەکجار زیرەک بوو و بابی لەو کاتەدا باشترین معلمەکانی بۆ بارهێنانی ئەو دەگرت و ئەوی لە زانستەکان و فەنەکانی فەرهەنگی نەتەوە جۆر بەجۆرەکان ئاگادار کرد و هەر ئەم ئاگاداریەی جەنابی ماکسیمیلیان بوو بەهۆی ڕقوقینی ئەو لە خوداکانی ڕووم و دەڕەندەی ئەوان و ملهۆری ڕوومیەکان و بۆ دووری گرتن لە ڕووم دەست بەجێ پاش داخوازی دەقیانوس بۆ هاتن بۆ فیلادلفیا وەڵامی موسبەتی دایەوە ئەو چارەنووسی وا بێتە فیلادلفیا وا دێتە بەرچاو زۆر ماندوو بوو باشترە لە ژێر و سێبەری ئەو یارەدا تاوێ ماندوویمان دەکەین ئەو هاتە فیلادلفیا کە لە جنایەتی ڕۆمیەکان دوور کەوێتەوە لە حاڵێکدا کە نەیدەزانی جنایەتی فیلادلفیا کەمتر لە ڕۆم نییە بۆچی جەنابی ماکسیمیلیان بە دیتنی جنایەتی دەقیانوس نەگەڕیاوە بۆ ڕۆم دەقیانوس دەست بەجێ کچەکەی لە ماکسیمیلیان مارە کرد تا لە فیلادلفیادا بمێنێتەوە قاپڵ لەوەکە خات و هلێن خۆی دەبێتە یەکێ لە خوداپەرستەکان کەوایە جەنابی ماکسیمیلیان بەر لەوە کە بە خودای تاقانە ئیمان بێنێت خودایانی درۆی و بتەکانی وەلا نابوو و ئیمانی پیان نەمابوو ئەوان هیچ کات بە خودایانی ئۆلەمپ ئیمانیان نەبووە و هەموو کات بە دوای ڕاستەقینەدا بوون ئەو خوڵکێنەری خۆی دەناسێ بەڵام بە دوای ڕێنوێنیەک کتێبێک نیشانەیەک لەوانەوە بووە مەگەر تەورات و ئینجیل نەگەیشتووە دەستیان بۆچی ئەوانەی خوێند بووە بەڵام ڕاستەقینەی لەوانە نەدەدیم ئەو هەموو کات دەچووە ئاوایەکانی دەوروبەری فیلادلفیا و لە پلۆپایەی بەرزی خۆی بە قازانجی چەوساوان و بێبەشان کەڵکی وەردەگرت لە یەکێ لەم سەپارانەدا خۆی دەڕەندەی مەئمورانی ماڵیاتی بە چاوی خۆی دی مەئمورانی ماڵیاتی دەقیانوس ماڵیات نادەی؟
ماڵیات ناکەی ها؟ نایدم نیمە ماڵیات ناکەرێ؟ ئەوانە لەوێ لابن هەموویان دەرنەولاوە ماڵیات ناکەرێ؟ هەڵدە کوژم ماڵیات ناکەرێ؟ لەوێت چ باسە؟ ئێمە مەئموری وەرگرتنی ماڵیاتین ئەم پیاوە ناوێ ماڵیات بدات نایەوێ یا نیەتی؟ ئەمە بە ئێمە ڕەبتی نییە ئێمە مەئموری وەرگرتنی ماڵیاتین نا مەئموری یارمەتی بە هەژاران لێگەڕن داس ڕاکرێن جەناوبەت چێ بێت؟ ئەفسەرێکی خوارتر لە سەرۆکی خۆی پەیڕەوی دەکات نەک پرسیار لێگەڕن من ئەفسەری وەرگرتنی ماڵیاتی خاوەنشکۆ دیۆکلێتیانوسم لە تۆش فەرمان نابم وا دیارە دەبێت بە زمانێکی دیکە قسەتان لەگەڵ بکەم نا وا دیارە کە زۆریش ناسپەروەردەی خاوەنشکۆ وا نازانم کە ئەو زمانەی دیکە بزانی بەسەیدی پیاوەکان لێرە کۆکەوە و گۆڕەگەم کە بڕۆ ڕۆزانم خاوەنشکۆ ڕۆژگارتان ڕەش بوو ئەو ماکسیمیلیان زاوای دیۆکلێتیانوسە وەرە دەکەوێت وەرە و ئەمە پێشکێک بوو بۆ ئاشنابوونی جەنابی ماکسیمیلیان لەگەڵ ئەو پیرەپیاوە خوداپەرست و دڵپاکە.
جەنابی ماکسیمیلیان بەتوندی بریندار ببوو و پیرەپیاوەکە کە خۆی لەم بابەتەوە شەرمەزار دەدی لە بەرامبەری ئەوانەوە خۆی بە تاوانبار بزانی کەوا بوو لەشی برینداری جەنابی ماکسیمیلیانمان بردە ماڵی پیرەپیاوەکە و ئەو بەپەلا بە باشی دەستی کرد بە دەرمانکردنی ئەوان. نا ئێوە دەبێ پشوو بدەن ڕێگا ڕۆیشتن بۆ ئێوە پەرمەترسیە. کارۆس بەڵێ خاوشکۆ من لێرەدام. نەبوونی ئێمە هێلێن نیگەران دەکات. من دەچمەوە بۆ شار و ئەو ئاگادار دەکەم ئێوە پشوو بدەن جەنابتان ئاسوودە بێ خاوشکۆ. بە تێلمی خەوە دیسیش بڵێن ئاگایان لە کاروبارەکان بێت ئەگەر دیەکرێتیان نووس پرسیاری کرد بڵێن بۆ جێبەجێکردنی کارەکان چووەتە دەوروبەری شار. بەسەر چاو گەورم نیگەران مەبن من زوو دەگەڕێمەوە ئاگاتان لە خاوەنشکۆ بێت و ئەمە پێشێکی ئاشنایی جەنابی ماکسیمیلیان لەگەڵ ئەو پیرەپیاوە خوداپەرستە بوو. ئەم برینەتان چاک داپۆشیوە. ئێمە ببەخشن کە زیاتر لەمانە نەمانتوانی یارمەتی خاوشکۆ بدەین. نا زۆر باشە. لەکوێ فێر بوون؟ لە باب و باپیرانم هەرچەند لە چاوی زانستی پزیشکانی ڕوومەوە هیچ نییە. چ کەسێ ئەوەی تووشی ئەو ڕۆژە ڕەشە کردووە؟ گرنگ نییە خاوشکۆ. سەدان ساڵەکە خامچی ڕۆمیەکان بە درەندەیی بێڕەحمێک کە شیاوی مرۆڤە خاوە شارەکان نیەت لە شان و ملی ئێمە دەدرێ. ئێمە ئیتر عادەتمان پێگرتووە. من بە نێوی ڕوومیەک داوای لێبوردن لە ئێوە دەکەم. ئێمە ڕوومیەکان خۆمان بە خاوەن شارستان یەکترین خەڵکی دنیا دەزانین بەڵام وەحشیانەترین کارگەل دەکەین. ئێوە لەگەڵ ڕۆمەکانی دیکە تەوفیرتان هەیە. بەڵام ئێمەش وەکو باقی ڕوومیەکانین. تەوفیرێکی وا لە نێوانماندا نییە. نا ئەسڵە وا نییە. ئیزن ئەدەن شتێک بپرسم؟ ئایبی نییە. خاوەنشکۆ بۆچی بەجێ یارمەتیدان بەو ئەفسەر ڕۆمێ دژی ڕاوەستان؟ من بۆ خۆشم نازانم. تەنیا دەزانم کە نامەوێت لە ڕیزی ملهۆڕاندا بم. ڕەنگە ئەم ویستۆ بڕواایە مەسەلێکی دەرونی بێت. بەڵام خۆشویستنی دنیا و لەزەتەکانیشی ویستێکی دەرونیە. بۆچی بۆ گەیشتن بەم ویستنە دەرونیە هەوڵ نادێ قوربان؟ ئایا ئێوە بۆ کارەکانی باش و خراپی خۆتان بەڵگەیەکتان هەیە؟ بەڵێ من هیچ کارێک بەبێ حەقدەست ناکەم. بە دڵنیام کە حەقدەستی تەواوی کارەکانم چ باش و چ خراپ وەردەگرم. و ئەگەر جگە لەمە بێت ئەسڵەن ژیان بۆ من هیچ مانایەکی نییە. تۆ بۆ چاکەکانت لەلایەن چێوە خەڵات دەکرێت؟ غڵام یا خزمەتکاری ئێوە حەقدەستی خۆی لە چێ وەردەگرێت؟ ئاغاکەی. لە ئاغاکەی یانی لە ئێوە؟ منیش لە ئاغاکە وەردەگرم. هەر کەسێک ئاغایەکی هەیە. تۆ دەتەوێت بڵێ کە حەقدەستی خۆت لە خوداکەت وەردەگری. بە بڕوای من هیچ هاندەرێک بۆ کارە چاک و خراپەکان لەمە باشتر نییە. بەڵام من ئەوەندە نەزانیم کە کارەکانی چاک و خراپم بۆ خوداکانی بێبایخ کە لە معبەدەکاندا بەدەستی خۆمان ساز کردو بکەم. من دەزانم کە خودایەک هەیە. متمانەم هەیە. بەڵام چۆن خودایەک نازانم. خدای من خۆڵخێنەری منە.
بەڵام خوداکانی ئێوە یا باشتر بڵێم خوداکانی ڕۆمەکان خۆڵخێندراوی ئەوانێ. نا من بە خودایی تۆش ناتوانم متمانە بکەم. ئەگەر جوولەکە بیت خودای تایبەتی هۆزی خۆت دەپەرستی. من خوێندومەتەوە کە تەوڕاتیەوە پێغەمبەران بەکاری ناحەزوت زێ و تاوانبار دەکات. من ناتوانم قبول بکەم کە خودایەک لە ئاسمانەوە بێتە زەوی و بڕواتە ڕێگادا و لەگەڵ پێغەمبەرانی خۆی زۆران بگرێ و لەو تێک پشکێ. وەگەر تۆ مەسیحی بیت ناتوانم خودای تۆش قبول بکەم، چونکە خودای مەسیحیەکانیش وەکو خودای ڕوومیەکان کوڕی هەیە و ئەمە ئینجیل دەیڵێ. بەڵام ئەم خودایی کە ئێوە وتان سازکراوی مەبەلەغین و پەیڕەوانیەتە نەخودی مەسیح. ئەوەن بۆ ئەمە کە ڕۆمەکان بێنە سەر دینی مەسیح، دینی ئاسمانی مەسیحیان وەکو دینی زەوی ڕۆمەکان دەکرد. پێپیاوە بۆ جەنابی ماکسیمیلیان باسی ئینجیلێکی کۆنی کرد، بەڵام من لەو کاتەدا لەم قسانەوە ئەو جۆرەشتانە تێنە دەگەیشتم. بەڵام ئەمە ئاشکرا بوو کە ئەو پیرەپیاوە قسەی زۆری بۆ وتن هەیە. ئێڵێ بیر و بڕوام بە ئاشکرایی بڵێم من خوددا پەرستێک و خودای تاقانە دەپەرستم. پێغەمبەری من مەسیحە و نەکەسی دیکە. مەگەر خودای مەسیح لەگەڵ خودای باقی مەسیحەکان تۆفیرێکی هەیە؟ خدای مەسیح خدای تەواوی پێغەمبەرانە، خدای دوایین پێغەمبەرێکە کە لە داهاتوودا دێت. هەرچی جگە لەمە بێت دروستکراوی بیر و زێنی ئێوەیە. لە خۆتەوە قسان دەکەی یا بەڵگە گەلێک بۆ سەلماندنی هەیە؟ بەڵگەی زۆرم هەیە، بەڵام باشترین بەڵگەی ناساوەکەم ئەوەیە کە لە گیانم خۆشتر دەوێت. دەکرێت من ببینم؟ بەڵێ بۆچی نە؟ پیرەپیا و ئینجیلی بارناباسی بە جەنابی ماکسیمیلیان پیشاندا. ئەویش ئەوی لەیەک ننا تا ئەوەی کە هەمووی خوێندەوە. وە لە ماڵی پیرەپیاویش نەهاتە دەرێ تا ئەوەی کە نوسخەیەک لەو کتێبەی بۆ خۆی نووسیەوە. ئەو ڕووداوە و ئەو کتێبە بوو بەهۆی ئەوە کە جەنابی ماکسیمیلیان بوو بە خوداپەرستێکی مەسیحی و پاش ئەوەیش ئێمەی هێنایە سەر ئاینی خۆی. گاروس بەڕاستی کە جەنابی ماکسیمیلیان لە بەندەکانی نزیکی خوددایە. ئەو بە منی دەوت تەوفیر نێوان ئەو شتەی حەزرەتی مەسیح دەیگوت و ئەو شتەی ئەمڕۆ پێڕەوانی ئەو دەیڵێن وەکو تەوفیری نێوان دارێکی گەورەیە لەگەڵ چەند جایەکی بچووکدا. بەڕێگۆڵ لە ڕێگای دووری شەوە بۆن و بەرامەیان هەست دەکرێت. هیوادارم کە پەیوەندی ئێمە لەگەڵ ڕوومیەکان قورس و قایم بێت. خاوەن بچکۆ ئیزن بدەن دیاریەکانی هۆزی یەهود پێشکەشکەین. ئەمانە قابلیەوەیان نییە نیشاندەری دۆستی جوولەکەکان لەگەڵ ئیمپراتور و نوێنەر و جێگیری ئەوان جەنابی فەرماندار دیۆکلیتیانوسە. ئێمەش دیارە بە نرخەکانیەوە بە نیشانەی دۆستی دەزانین. ڕێکەوتنامەیەک کە لە نێوان خاوەنشکۆ ئیمپراتور و سەرۆکانی هۆزی یەهود لە ئۆرشەلیمدا مۆرکرا
بە ئێمە دەڵێ کە لەگەڵ جەنابی فەرمانداردا هاوکاری نزیکمانە بێ و لە جێژنەکانی پێشواز لە ئیمپراتوردا ئێمەش بە ڕادەی خۆمان بەشداری بکەین. لە ڕایەتەکانی ئەمپراتور جگە لەوە چاوەڕوانی ناکرێ. ئێمەش بەرکی سەرشانمان دەزانین کە ئێوە لە مەسەلەکانی عیبادی و کاروباری بازرگانیدا ئازاد بهێڵین. لە ڕاستیدا خۆشی و ئاسایشی خەڵک لە ئەرکەکانی ئەمپراتوری ڕۆمە، بەڵام تاقمێ لەم خەڵکە هەن کە ئاسایشی ئەوانی دیکە تێک ئەدەن و مەبەستیان خیانەت بە ڕۆم و خدایانی ڕۆمە کە لەگەڵیاندا سازش ناکەین و بۆ گرتن و سزادانیان ساتێک هەدا ناودەین بە هیچ جۆرێک. مەبەستی خاوەنشکۆ فەرماندار مەسیحیەکانن. ئێمەش لەوان زیانمان دیوە. ئەوان بەو پێغەمبەرە درۆینە و کتێبە دەستکردەی خۆیانەوە لە نێوان ئێمەشدا ڕەخنەیان کردووە و پەیڕەوانی ئاینی یەهودیشیان چاواشە کردووە. خاوەنشکۆ بە بڕوای من بۆ بربەرەکانی لەگەڵ مەسیحیەکان دەتوانین هاوکاریەکی زیاتر و نزیکترمان هەبێ. ئەی سەرباز ئێوە بڕۆنە سەر زووکەن. عرابەکە بێنن. بەمە دەکرێ وشارینەوە. تەرمەکە ببینەکوێ. لە قەبرستان نەدەزانن کە تازە ئەسپەر دەکراوە. ڕەنگە قفرەکە بدەنەوە. باشترین جێگا ماڵە بابی سانتۆسە. نا هەوڵ جێگەیە کە بگەڕێن ئەوەیە. باشترە بیبینە ناو دارستان لە هەموو جێگەیەک هێمنترە. ڕاوەسن ببورن خاوەنشکۆ ڕێگاکە بکەنەوە. قارەمان خاتە ڕێزی ئیمانداران و پیا و چاکانەوە.
ئەمە سەرشۆڕیە. ئەمە تاوانبارێکی ژێر چاودێریتان دەڕپێنن و تەرمی تاوانبارێت لە بەرچاوی قەرەوڵەکان دەڕپێنن. ئەو کات بەرپرسی لێژیۆن و گاردی تایبەتی شاوری ئێمە چی کردووە؟ تەنیا گزارشێنەوە. ئەمن بۆ زانینی تەکلیف و دەسەڵاتی زۆرتر بە خزمەت گەیشتمالی جەناب. گوێ بگرە جولیۆس، 3 ڕۆژ دەرفەتت هەیە بەر لە گەیشتنی ئیمپراتۆر بۆ فیلادلفیا ئادۆنیا و تەرمی پۆلۆتۆن بدۆزیتەوە. ئەگی ناخۆت بە جێگەی ئادۆنیا لە خاچ دەترێی. جگە لەمە ڕفێنەرانی تەرمی پۆلۆتۆن و ڕێزگاری دەرانی ئادۆنیاشم لە تۆ دەوێت.